ڕووداوەکانی ئەم دوایەی ناوچەکە بەتایبەت ناوخۆی سووریا ڕێکەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە و حکوومەتی ڕاگوزەری سووریای خێراتر کرد. وڵاتانی ناوچەکەش پشگیری خۆیان بۆ ئەم ڕێکەوتنە دووپات کردەوە. ڕێکەوتنەکە ڕۆژی دەی ئادار لە نێوان ئەحمەد شەرع سەرۆکی سووریا و مەزلوم عەبدی فەرماندەی هەسەدە واژۆ کرا. ناوە ڕۆگەکەی لە 8 خاڵ پێک دێت. دوا بە دوای ڕێکەوتنەکە مەزلوم عەبدی فەرماندەی هەسەدە لە میانەی چاوپێکەوتنێکەدا لەگەڵ گۆڤاری ئەلوجەلەی سعودی ڕایگەیاندووە ئەزموونی هەرێمی کوردستان دووبارە ناکەینەوە. نە سووریا عێراقە و نە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کوردستانە. هەروەها وتوویەتی یەکپارچەیی خاکی سووریا دەپارێزین. لە سووریا یەک سوپا و یەک پایتەخت و یەک ئاڵابوونی دەبێت. چاودێران پیان وایە ڕێکەوتنەکەی نێوان ئەحمەد شەرع سەرۆکی سووریا لەگەڵ هەسەدە هەنگاوێکی مێژوویە بۆ یەکگرتوویی ئەو وڵاتە و دەستەبەرکردنی مافەکانی گەلی کورد لە چوارچێوەی دەستووردا. هەروەها هەموو هەوڵەکانیشی بۆ دابەشکردنی سووریا شکست پێهێناوە. بەو پێی ئەم ڕێکەوتنە کاریگەری گەورە لەسەر سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکات. وڵاتانی ناوچەکە لە کاردانەوەکانیاندا بە ئەرێنی وەسفیان کرد و چاوەڕێ دەکەن ئەنجامی باش بەدی بێنێت. وەزارەتی دەرەوەی سعودیا لە ڕاگەیەنراوێکدا پێشوازی لە واژۆکردنی ڕێکەوتنی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع کرد. وەزارەتی دەرەوەی قەتەریش باڵپشتی خۆی بۆ ڕێکەوتنەکە و تەواوی خواستەکانی گەلی سووریا و سەروەری ئەو وڵاتە دووپات کردەوە. ڕێکەوتنەکەش بە هەنگاوێکی گرنگ دەزانێت بۆ ئاشتی و سەقامگیری و بدنیاتنانەوەی دامەزراوە یاساییەکان. هاوکات ئوردنیش پێشوازی لە ڕێکەوتنەکە کرد. لەلایەکی دیکەوە دوو بەرپرسی نزیک لە حکوومەتی تورکیا ئاماژەیان بەوە کردووە ئەنقەرە بە وریاییەوە گەشتبینی خۆی لە بەرامبەر ڕێکەوتنەکەی هەسەدە و ئەحمەد شەرع دەردەبڕێت. دەشڵێن دەکرێت ڕێکەوتنەکە بە پێی خواستەکانی تورکیا بێت. بۆ پێی بەندەکانی باز لە دروستبوونی هیچ ئیدارەیەکی خۆسەر یان دەوڵەتێکی کوردی ناکەن. ماوەتەوە بڵێین ڕێکەوتنەکە لە ڕووی سەربازی و ئابووریەوە سووریا بەهێزتر دەکات، چونکە هێزەکانی سووریای دیموکرات کە پێشتر لەلایەن هێمریکاوە ڕاهێنانیان پێکراوە و ئەزموونێکی 10 ساڵەی شەڕیان هەیە وەکو گەنجینەیەکی بە نرخ دەبن بۆ سوپای سووریا. لە ڕووی ئابووریشەوە ناوچەکانی ژێردەسەڵاتی کورد لە سووریا دەروازەی سنووری و فڕۆکەخانە و کێڵگەی نەوتی و غاز لەخۆ دەگرێت. ئەمانەش بە تێکڕا دەبنە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئابووری سووریا.